من هەمیشان بە سەراتای گێرمە لە وڵاتی یۆنان بووم لە ساڵی 2007 بۆ 2009 والله لەمە سەخیاڵمەوە ساڵەکە بە دەقیق تەلەفۆنمان بۆ کەوتیان 4 گەنجی و لە شاحینای وفاتیان کردووە قەدەری خوای گەورە. ئێمە لەبەرەوەی کە مزگەوتی کوردیمانە بوو تابان پەیوەندی کرایەوە بە ئێمە الحەمدوللا کۆمەڵێک کەسی خۆتان ئاسایی بەڕێکەوتی مەرە گۆڕستانێک چونکە لە گۆڕستانی مسلمانان لە شاری ئەسینا تیان نییە. کاتی خۆی مسلمانان گەشتون تێ فەتحیان کردووە ئێستا مزگەوتێکمانەیە لە ئەسینا یۆنانە بەس بۆتە مۆزەخانە. بەڵام شارەکانی حدود بەناوی کۆمەتین و ئەگزەنتین ئەم شارانە کە کاتی خۆی مسلمانان هاتوون ئێستاش تیاماتە مزگەوتی ڕسمیشی تیا و گۆڕستانی مسلمانانیش تیا بوو. ئەگەر کەسێک وفاتی کردایە و نەگەڕایەتەوە بە کوردستان 8 ساعات بە سیارەمان بردەوە بۆ حدودەمان ناشت لە گۆڕستانی مسلمانانە. لەوێ ئەو 4 گەنجیانە بردەوە بۆ کوردستان. ئەم 4 گەنجە کە وفاتیان کە چوینە ناو گۆڕستانی بەگراتی کە لە پایتەختی ئەسینایە دوو ژووریان بۆ داناین مەیتەکانە ناو سەلاجا دانا بوو کە بیشۆری. مەیتی یەکەم ماشۆر گەنجێکی جوان ڕوخسارێکی جوان خەڵکی قەڵاتزێ بوو ئێساش لە بیرمە. ئەو برایانی کە لەگەڵما بوون چونکە شارەزان لە شۆردنی مردوتم کاکە ئەوە ئەشۆردێت 4 مەیتە ئێوەش تا من ئەم کفن و دفنەکەم لەو دی و ئێوەش ئەو سیانی تر بشۆرن لەو دی. لە مەیتی دووەما بوو هەمووی ڕای کرد بۆ ژوورەکەی کە ئەوڕم داوتم کاکەوە چی کەس قسەی بۆ ناکرا باوەڕکە خۆشم تووشی سەد نەبووم ئێستاش لە خەیاڵ مایە و بابەت تم چی بۆ کاکە بۆچی ئەوە ڕاتان کردو بۆ ئێرە تێما وەسارا بە ئیشاتی وەرە بۆ دی کە چووم لاشەکانم بینی هەرسێکیان ڕەش بوون و قیر پەنا بەخوای پەروەردگارە کرد کرم لە جەستەکانیان نەکەوتە خوارە خوا پەناوندا وتم والله ئەمە شتێکی تایە کە تەقریری طبی هاتە بەردەستم سەیرەکەم ئەم گەنجەی کە یەکەم جار شۆردومە کۆتا کەسیشیان بۆ کە مردووە سبحان الله 3 ڕۆژ ماونەتەوە ناو شاحینەیە کۆتا ڕۆژ بۆ مردووە معقول نییە ئەم گەنجە بۆ شێوازە یەکەم کەسیان عەفو مردووە لە پێش ئەوانی تریشەوە کەچی ئەم لاشەی هیچ عیبێکی نەبوو بۆنێکی خۆشیە ڕوخسارێکی جوانە و تازە وفاتی کردو و گەڕاوەتە بەلای خوای گەورە ئەی سییانەکەی تر بۆوان کە سوکاریان هاتاکوتەرا پرسیانوتم سوێنتان دەدەم بەخوا ئەم گەنجەی یەکەم بۆ وابوو ئەو سییانی تر بۆچی وانە بوون تیا مامەسا سوێن بەخوای گەورە ئەم گەنجە بانگبێژ بۆ لە مزگەوتی گەورەی قەڵاتزێ ئیمامی مزگەوتی گەورەی قەڵاتزێ تەلەفۆنی بۆ کردم لەو کاتەیە وتی مامەسا تەمام تارێکم دا و بڵاو بۆی لە قەڵاتزەیە وتی والله مامەسا ئەم گەنجە 5 فەرسە بانگی داوە لە مزگەوتەکەی من ئەهلی قورئان بووە کە گەڕاوەتەوە بەلای خوای پەروەردگار سییانەکەی تر سێرەکەم دوورن لە پەیامی خوای پەروەردگارە خوا پەناو بدە یەکێکیان ئامۆزای خۆی بوو کە باسی ژیانیە کرد بۆیە کاتێک کە ئینسانە گەڕێتەوە بۆ لای خوا لە کاتی مردنەکەش یا بێ خوا پیشانی خەڵکی ئەدا عاقیبەت خێرە یان نا هەر هەفتەی ڕابردوو دایک و باوکێکی بەڕێز لە شاری لەندەن کە دایک و باوکی برایەکی بەڕێزی خۆتان ئاسایی لە سەفەری حەجا لەگەڵمانە بووە ئەمرا بەڕێزە کاک عیمادی ناو سایق تەیارەی لە بەریتانیا دایک و باوکی هەردووکیان لە ماوەی 4 ڕۆژ وفاتەکەن سبحان الله کە دایکی خاتە ناو تەمەن تەسویرەکەی بۆ من ناردووە بە ئامانەتۆم ڕۆبۆی ناردوم تەسویرەکە نەمتوانی بڵاوی کەمەوە چونکە بەشێک لە سنگی دایکی دیارە کە جەڵدەلی داوە بەس هەتا ئەچێتە خەسخانە شایەتوانە کۆتا و شەی بە بسم الله و شایەتوانە گەڕێتەوە لای خوای گەورە سبحان الله باوکیشی لە دوای دایکی نازانێت دایکی وایەتەوە یەکسەر چی لێ دێ یەکسەر ئەکەوێتە خەسخانە لە شوێنێترەوەی بم بۆ خەسخانە زاوایەکیان لای باوکی بێمان بەهۆی پرسەکەی دایکیانەوە ئاگایان لە باوکیان نامێنێت سەرەی 4 ڕۆژ تەلەفۆن نەکرێ ینی دایکی 4 مانگ وفاتی گەم 4 دەیە باوکیش 8 وفاتی کردو بابەتێکم مسیۆ لەسەر ئەمڕۆ باشە 4 ڕۆژ دوایە و نازانێت کە ژنەکەی وفاتی کرد بەس پیاوێکی دینداری بۆ خوا سوبحان ڕشێکی جوانی دایکی بامان سیفەتە چی مزگەوتێک کرابێتەوە ئەم دایکە بەشێک پاری خۆی تێخستووە ئەمە لە خواترس بووە والله لە ساڵی حەجەکە قسەم لەگەڵا کرد نەخۆش بەسەر جێگەیە خوا بۆ خۆی ئەزانێ حەزم بە قسەکردنی بوو ئەمەنە ئافرەتێکی هەر بۆ خوا سوبحان بوو لەسەر زەویە دەی باوکەکەش ئەفەرمێ زاواقەی پێش مردنەکەی بە شایەتمانەوە قسەی لەگەڵا کات و شایەتمان پێ گەڕێتەوە بەلای خۆی ئێستا دوکان لیقا ئاخیرەت لای خوای پەروەردگار خۆشەویستەکانی من ئێمە ئەبێ بزانین مەودایکی کەم و کورتمانەیە لە دوای ئەمریکا ئەم گۆڕستانەی ئەوروپام کە باس لێوە کرد مدیری گۆڕستانەکە پیاوێکی قەڵەوی بەتەمەمی تەمە کۆتا قسەم باسیکەم لە خزمەتان سەرتان نێشێنم هاو بۆلام وتی تۆ چی ئەم کەسانی کە وفاتیان کردووە تمەڵا هیچی من نی هەر هاونیشتمان و هاوزمانی من و خەڵکی وڵاتەکە من تەلەفۆن بۆ ئێمە کراوە کە بچین وتی یعنی چۆن ئەم شتانە ناکردین مە لەبەر خاتی خوای گەورەیەکی مسلمانین لای ئێمە ئەو شتانەی بوونی نییە کەس لەبەر خاتی خوا ناچێ بەدەم کەسەوە خزمایەتی و سیلێ ڕەحم و بابەت و شتانەی تیان نییە چۆن ئێوەم کاراکەن 15-20 کەس بووین کە کۆبوونی لە سەر قەبرانەکەیە شۆردنمان دوای ئەوە ئازیزەکانی من دەستی گرتم برایەکم لەگەڵا بوو متەرجم بوو زمانی یۆنانی چاک بوو لەگەڵ ما هات بردمی بۆ قاعەیەکی گەورە خوا ئەزانێ زیاد لە 1000 قوتووی تیا بووە هەر قوتوویە ڕسمێکی پێوە بووە وتمەری ئەمە چییە ئەم قوتووە ئەم ڕسمە چییە وتی هەمووی لاشەی ئینسانە پەنا بەخوای گەورە لە ئەوروپا گۆڕیش بە پارەیە خۆشەویستانی من بە پارە بێ بیکڕی گۆڕەکە ئەگەر پارەت نەبێت دوای ساڵێک لاشەکە و دەرێنن بە کوورەی سووتێن خۆر پارەی قەبرەکەەوە نەبێ حەد یەکسەر ئەو سووتێنن یەکسەر ئەو سووتێن لاشەکەت ئیتر بە هیچ شێوازەی نایبینیتەوە خەڵکانێکی پارەیان نییە یەکسەڵی کاکە بیسووتێن لاشەکەی سوی خاتە ناو چیەوە
ناو کوپێکەوە بووی کاتە سەر تەلەڤیزۆنەکەی لیانە معرەزی ماڵەکەی داهێنێ لەوە زیاتر ینی ڕێزی مردوو لە لای ئەوان ئاوایە والله چوومە سەر گۆڕێت 4 گۆ بوو گۆڕی عایلە بوو سێ قوتویتیا بوو لەگەڵ قەبرێکە وتم ئەمەیان چیە وتێمە تەنها پارەی یەک قەبریان هەیە بەڵام سێ قوتیانە تەنشی قەبرەکە دەزوە کامیان یەکەم مرد دووەم کە دێتە ئەیخەنە شوێنەکەی یەکەمە سووتێن ئەیخەن ناوی کێلەم قوتوانە و ڕسمێکی دێتن هەتا چوارەم دانێت چوارەم دانە کامرێ ئەبێتە قەبرەکەی خۆی بۆ شێواز ینی کابرا لە ژیانی دنیاە ئەوەندەی خەمی قەبرەکەیەتی خەمی دنیاکەی نییە چونکە بێ پارە بدا ئەمجا قەبریە دەنێ